ناکرێتەوە. زۆر برادرم هۆبەلەکەی سوال بیمە بەستایەتی لەسەر قایشەکە دانیشتووە. نوعی سامەکەت نابەستی مامە تو؟ کە پێیان ئەڵێن کاکەس شتێنی سەلامەتی بۆ سەرنشینەکان تو ڕابن. لە بەرنامەی ئەم جارەی ترافیکدا دەمانەوێت باسی گرنگی پشتێنی سەلامەتی و خۆبەستنەوەی شۆفێر و سەرنشینەکان بکەین کە زۆر جار لە ئەنجامی گوێنەدان بە مەرجەکانی هاتوچۆ و یەک لەوان نەبەستنی پشتێنی سەلامەتی کارەساتی گەورە و جەرگ بڕوودەدات. لە کاتێکدا ڕووداوەکانی هاتوچۆ وەک جەنگێکی بەردەوامی سەرشەقامی لێ هاتووە لە ئاکامی گوێنەدان یان پشتگوێ خستنی ئەم مەرجانەی کە ژیانی شۆفێر و سەرنشینەکان دەپارێزێت ساڵانە هەزاران کەس لە کوردستان و جیهان دەبنە قوربانی. ترافیک ئەم جارەش چیرۆکی یەکێک لە قوربانیەکانی ڕووداوی هاتوچۆ دەجێڕێتەوە کە لە ئاکامی نەبەستنی پشتێنی سەلامەتی زیانێکی زۆری بەخۆی و سەرنشینەکانی گەیاندووە. قوربانی ئەم چیرۆکەش محەممەدی 22 ساڵانە لە بەرەبەیانێکی زوو لە شەقامی 100 مەتری شاری هەولێر لە کاتێکدا محەممەد بە ئۆتۆمبیلێکی مینی پاس بەرەو ڕاپەڕاندنی هەرچی ڕۆژانەی هەنگاوی دەنا لە ناکاو تووشی ڕووداوێکی هاتوچۆی دڵتەزێن دەبێت. لەم ڕووداوەدا خۆی و دوو لە سەرنشینەکانی ناو ئۆتۆمبیلەکە بە سەختی زامدار دەبن. ئەگەرچی لەم ڕووداوە بە پێی هێڵکاری و گرتەی ڤیدیۆیی ئۆتۆمبیلی دووەم سەرپێچی کردووە و لە دواوە بە خێراییەکی زۆر خۆی بە مینی پاسەکەدا کێشاوە، ئەوەی مەبەستمانە بڵێینەوەیە کە خەتاباری یەکەمی ڕووداوەکە نییە، بەڵکو قەبارەی زیانی گیانیە کە بە سەرنشین و شۆفێرەکە دەکەوێت. لەم ڕووداوە ژیانی محەممەد لە مەرگ نزیک بووەتەوە، بەڵام زەبر بەسەر و مێشتی دەکەوێت و درز لە ئێسک و بەشێکی سەری دروست دەبێت. هاوکارەکەشی 8 پەراسووی دەشێت و بە سەختی زامدار دەبێت. والله کاکە لە خوای بەزیابی ئەم دەمۆ نمایە ئێستا لە خوای بەزیابی زۆر زۆر باشی باش 4 ماکەمانێکە بە خستەخانەی بووم. والله ئەم تەسەوەر ناکەم ئێستاش باوەڕ ناکەم دەتبینم باوەڕ ناکەم. چەند تەقریری دا سیارەکە لێ وەرگەڕا سیارشکە هەال لێی دای بەس تاکیدم ئەگە خۆت بەستاوە ها نەدەبووی. والله ئێستا دەتبینم باوەڕ ناکەم بەڕاستی. محەممەد شۆنیەتی ئەم ڕووداوە دەجێڕێتەوە و دەڵێت مەرگ ئەم جارە نەبووە قەدەری. هەروەکو ڕۆژانی ئاسایی بوو دەڕۆیشتم بۆ دەوام بەیانیەکە زوو بوو تقریبا ساعت 6 و شتێک 6 و نیو نەفەرەکان لەگەڵ بوون لە پاش تاسەکەی کە ئاودی بووم لە خەسەریع نەبووم لە خەدی تکە بووم کە سیارێکی بە خێرایەکی زۆر دەهات لە ئاوێنەکەی سیارە سەیرم کرد زۆر بەس ئەوە دەهات کە ویستم لا بدەم هەر ئەوەندە ئاگادار بووم کە بەخەبەر هاتمەوە لە خستەخانە بووم. پاش 2 ڕۆژ بوو بەخەبەر هاتمەوە لە خستەخانە بووم. ئەوانەی کە لەگەڵشم بۆ دوو کەسەی تکە یەکێکیان زۆر خراپ بوو پەراسووی شکا بوو پشتی زەربەی پێگەیشت بوو ئەوەی کە خۆی بەست بووە ئەو باشتر بوو لەوی تر. ئەم هەموو ئێش و ئازار و زەحمەتیە
لە ئەنجامی پشتگوێ خستنی ڕێنماییەکانی هاتوچۆ و نەبەستنی پشتێنی سەلامەتی بووە. 2 ڕۆژ پاش حادیسەکە بە خەبەر هاتمەوە لە پاش ئەوەی لە خستخانە چەند ڕۆژێک لە خستخانە مامەوە پاشەوەی بۆ ئیسراحات دکتۆر پێی گوتم چەند مانگێک دەبی لە ماڵەوە ئیسراحات بکەیت سرم ئەلێرانەوە کرابەوە تقریبەن هەر ئەتا ئێرە ببەوە من ئاگام لێ نەبوو پاش ئەو ڕووداوەی وێنەکانیان پێ پیشاندام پاش ئەوەی کە دامەکەم کرد ئەو زیانانەی کە پێم گەیشت زیانەکە گیانی و مادی بوو ئەوەی گیانی بوو چەند مانگێک تقریبەن 6 مانگ بوو لە ماڵێ بووم کە حەزم دەکرد کەس نێتن قسە و شتم نەدەکرد ئەگەر بێ و پشوێندی سەلامەتیمان بەست با لەوانەیە ئەو ئازارەی ئەوەندەی پێمان گەیشت بوو لەوانەیە کەمتر بایان لەوانەیە هەر هیچمان لێ نەهات با و پشوێندی سەلامەتیمان بەست بایە داواکارم لە هەموو شوفێران و ئەو خەڵکە پشوێندی سەلامەتی ببەستن چونکە تا زەربەیەکی وا یان ئەتا حادیسێکی وا گەورە نەکەن نازانن سوودی پشوێند بەستن چۆنە وەکو ئێستاش کە سیارە لێ دەخۆڕمەوە هەر وەکو جاران پێش هەموو شتێک دەبی پشوێندی سەلامەتی ببەستم بۆ ئەوەی سەلامەت بم. پابەند نەبوون بە بەستنی پشتێنی سەلامەتی ساڵانە سەدان کەس کەمەندام و وفلیز دەکات و بە لێشاو دەبن بە قوربانی لە ئەنجامی پشتگوێ خستن یان گرنگی نەدان بەم مەرجە سادەیە. بەڕێبەرایەتی پۆلیسی هاتوچۆ لە شاری هەولێر بۆ ڕێگریکردن لە ڕووداوەکانی هاتوچۆ و کەمکردنەوەی قەبارەی زیانەکان و پاراستنی سەلامەتی خەڵک و شۆفێران چاودێری شەقامەکان دەکات و لێپرسینەوە لەسەر پێچی شۆفێران دەکات. بۆی ئەم سزا و لێپرسینەوانە دەیانەوێت شۆفێران ناچار بکەن ڕێنماییەکان جێبەجێ بکەن. ئێستا لەو شوێنی قەراغراوەستەوە بڕۆ بیان بەستەوە ئەو زەبڕۆ باشە بەخێر بێ گیانەکە. بۆ ناچارکردنی ئەو کەسانەی پابەند نابن و لە یاساکان لادەدەن هەڵدەستن بە سزادانی مادی و هەندێک جاریش لە ڕێگەی پەیامی هۆشیاری ئاگاداریان دەکەنەوە کە سەرپێچینەکەن چونکە ئەو یاسایانە بۆ پاراستنی سەلامەتی شۆفێران و خەڵکی پیادەیە. برای بەڕێز هەر کەسێک کە سواری ئۆتۆمبیلەکەت بوو ئەوەشت پێ ئەڵێ پشتێنی سەلامەتی یعنی ناکرێستا لە پڕێکە لە مەسافەیەکە تووشی ڕووداوێکی پێکدادان بووی ژیانی ئەوانە لە ئەستۆی تۆیە جەنابەت دەبی ئەوانە خۆیان ببەستنەوە کە ئێستا کەسیان خۆی نەبەستایتەوە. ئێستا دیاردەیەکی زەقی تر بەرچاو دەکەوێت ئەویش لە باوەشکردنی منداڵی ساوە و بچووکە لەلایەن شۆفێرانەوە و بەشێکیان لە دواوەی ئۆتۆمبیلەکانیان بە شێوەیەکی مەترسیدار هەڵیان دەگرن و هەندێک جار نیوەی جەستەیان لە جامی ئۆتۆمبیلەکان دەردێنن. ئەم دیاردێژە منداڵانە دووچاری قوربانی جەرگ بڕ و کارەساتی دڵتەزێن دەکات. باشە بەڕێز ئیجازەکە مەزبووتە بەس جەنابەت مخالفەیەکی زەق ئەکەی وەکو شۆفێر سیر ئەەکەین جەنابەت پابەندی بە ڕێنماییەکانی هاتوچۆ سەبارەت بە پشتێنی سەلامەتی یعنی دوو تاوانت جەنابەت ئەنجامدا یەک ئەو مناڵە لە پێشەوە داناوە دوو خۆ و نەبەستایتەوە برای عەزیز. ئەمە قایشەکەی زۆر کورتە تەواو نییە دەبی بەو شێوازی کە دائەندرێ و تاقی بکەیەوە ببەسترێ بە شێوازێکەوە سەلامەتیەکەی تەواوە. باشە برای عەزیز. پۆلیسی هاتوچۆ بەشێکی زۆری شۆفێرەکان بە کەمتەر خەم دەزانێت لە بەرامبەر پابەند نەبوون بە بەستنی پشتێنی سەلامەتی چونکە بەشێک لە شۆفێران بێگوێدان با ئامۆژگاری و یاسا و ڕێنماییەکان شۆفێری دەکەن و تەنانەت سڵ لە سزادانیش ناکەنەوە. ئەو سەرنیشتانێک کە لەگەڵ جەنابیشت
دانیشن ئەوانیش بە هەمان شێوە بەس لە هەمووی گرنگتر مناڵ بە هیچ شێوێک ناوی لە پێشەوەی ئۆتۆمبیل دابدرێت. ئەو ئیجراتانی کە پۆلیسی هاتوچۆ کردی بۆ پاراستن و سەلامەتی ئێمە بوو هەرچەندە خەڵکانێکەیە بە شێوەیەکی تر بیر دەکەنەوە یا بە چاوێکی دوژمن تەماشای پۆلیسی هاتوچۆ دەکەن کاتێک سزایان دەدا یا کاتێک لێ پێچینەوەیان لەگەڵ دەکات بەڵامەوە لە کۆتاییدا بۆ پاراستن و سەلامەتی ئێمەیە ئەرکێکی پیرۆست ئەنجام دەدەن هەرچەندە کەم و کوڕی لەوانەیە لەولا هەبێ لە هاتوچۆ بەڵام بە شێوەیەکی عام لە کۆتاییدا ئەرکێکی پیرۆست ئەنجام دەدەن و بۆ پاراستن و سەلامەتی ئێمەیە. من وەکو دایکێک وام پێ باش بوو کە منداڵەکە لە پێشەوە لەگەڵ من دابنیشێ بەڵام ئەوە کارێکی زۆر خراپە پێویستە منداڵ کورسی تایبەتی خۆی هەبێ لە پشتەوە دابنیشێت بۆ سەلامەتی منداڵەکە. گرنگی پشتێنی سەلامەتی بۆ شوفێران ئەوەیە کاتێ بەر لەوەی کە هەڵبستی بە ئیشپێکردنی ئۆتۆمبیلەکەی پێش هەموو شتێک دەبی پشتێنی سەلامەتی خۆی بەستێ ئەگەر خۆی تەنیا بوو خۆی ئەگەر هاوڵاتی تری لەگەڵا بوو کە سەرنشین و دەبی سەرنشینەکانیش ئاگدار بکاتەوە این ماوەیەکیشە زۆرە هاوڵاتیان سەرپێچی دەکەن لە نەبەستانی پشتێنەی سەلامەتی ئەوەش هۆکارێکە لە بۆ حالەتی ڕوودانی نەخوازرا لە کاتی مەفرەزەی ئێمە گرنگیمان دایتە لایەنی چاکسازی نەک لایەنی سزادان لایەنی سزادان هەندێک حاڵەتی خۆی پێوە دیارە بەس لایەنی چاکسازی بەڕاستی گرنگە ئێمە هەوڵی بدەین کەوا جێبەجێ بکەین بەپێی ئەو ڕێنمایانەی کە دەری دەکەین دەدەینە کارمەندانی هاتوچۆ و ئەفسەرانی هاتوچۆکەوە لە کاتی ئەرچی خۆیان پێ هەڵسن بەنسبەت مناڵیش لە خوار تەمەنی 10 ساڵی مناڵ دەبی لە دواوە دامدرێت لە مەقعدی پشتەوە دابدرێت مەقعدێکی تایبەتی خۆی هەبێ بۆ ئەوەی بتوانێت تۆکمەتر مناڵەکە لە دواوە ببەستنەوە چووکە مەترسی زۆر دەکەوێتەوە سەر خوا نەخواستە ئەگەر ڕووداوێکی کتوپڕ ڕوو بدە ئەو مناڵە پێش گەورەکان تووشی زەرەر و زیان دەبێت. حالەتێکی ناشاز ئەمە کە دەبینین کە مناڵ لە کۆشی دایکێتی لە پێشەوە یان لە کۆشی باوکێتی لە کاتی لێخوڕینە ئەمە گەورەترین کارەساتە کە لەلایەن شۆفێری هاتوچۆ جێبەجێ دەکات بەڕاستی مناڵ چکە بەرگەی حاڵەتی لە ناکاو ناگری ئەگەر هاتو بووتە هۆی ڕووداوی هاتوچۆ ئەو مناڵە گەورەترین حاڵەت کە تووشی ئەبێ ئەو کاری تەقینی ئێرباکەکەیە هەر بە ئێرباکەی گیان لەدەست دەدات. بۆ نەهێشتنی ئەو ڕقوچینەی شۆفێر لە شەقام و کۆڵانەکان دەری دەبڕێت و هەندێک جار ئاڕاستەی پۆلیسی دەکات بەهێزکردنی پردی پەیوەندی پۆلیسی هاتوچۆ و کۆمەلگا وەک پێویستیەک خۆی دەردەخات. هاتوچۆی هەولێر لە ڕێگەی ئەفسەرەکانیەوە هەڵمەتی هۆشیاری لە ناوەندەکانی خوێندن ئەنجام دەدات ئەمەش بۆ ڕاهێنانی ئەو منداڵانە و نەوەی داهاتوو گرنگە. چه ئەزانی مانای پۆلیسی هاتوچۆ چییە؟ دەعافیە ڕەجوان عەفیە دەست خۆش. زۆر گرنگە ئەگەر بێت و ئێمە هەوڵ بدەین لە ڕووی قوتابخانەکان مەدەئەوەی ڕەوزەکان خۆی ئەساسە مەرحەلەی یەکەم مەرحەلەی ژیان کە دەست پێ دەکات لە مناڵیەوە مناڵ چی فێر بکەی گەورەش دەبێ هەر لەسەر ئەو سیستەمە دەڕواتن. لە ڕێگەی گرتەی ڤیددیۆیی و پۆستەری تایبەت بە هۆشیاری دەیانەوێت گرنگجی و سوودی ئەم پشتێنە بخەنە دڵ و مێشتی ئەو قوتابیانە تا بەستنی ئەم پشتێنە ببێت بە خویەکی هەمیشەیی. ئەوشت ئێمە دەبی هەوڵ بدەین مناڵە چاوگەشەکانی خۆمان فێر بکەین لە ڕووی وانەکانەوە ئەو وانانەیە کە لە قوتابخانەکان ئەو خوێنن
چۆن وافێریان بکەین کە نەماڵەوە دەردەچن بە سەلامەتی بێن بۆ قوتابخانە، چۆن لە قوتابخانەوە دەرەچن بۆ ماڵەوە بە سەلامەتی دەربچن. بەڵگەمان هەیە لەسەر ئەوانەی کە تووشی ڕووداو دەبن خۆیان نابەستنەوە، زۆریان ئێستا لە ماڵەوە پەککەوتن، تووشی ئیفلیس بووینە، لە ناوقت بە خوارێ ینی قاسەکانی لەدەستداوە، باوەڕکە ینی زۆر شتیوا دەبینین هەیە چاوی لەدەستداوە. ئەمە هەژمار ناکرێت کە باسی لێوە دەکەین. هۆکارەکەش دەگەڕێتەوە سەر ئەوەی شۆفێرانی ئازیز یان ئەو سەرنشینانێکە لەگەڵ یا ئەبن ئەوانە پابند نابن بە ڕێنماییەکانی هاتوچۆ. مەفرەزەمان هەیە، مەفرەزەی زۆر کارەمان هەیە، سبەینان ئێواران شەوان مەفرەزەمان هەیە بە شێوەیەکی وا شۆفێرەکەی ئاگادارکەینەوە کە لە بۆ مەسلحەت و بەرژەوەندیە بەڕێزەوە بەلوتفەوە پێی برێن بەڕێز تۆ خۆت نەبەستایتەوە یان پشتێنی سەلامەتی نەبەستایە، ئەزانی خوتورەتی چەندە، مەترسی چەند لەسەر ژیانت هەیە، وای لێ بکەین کە کەسەکە هەست بە نەقز بکە، هەست بەوە بکەکەوە هەڵەیەکی گەورەی ئەنجام داوە کاتی هەر لێ خوڕینێ. کێشەمان زۆرە، مناقەشەمان زۆر لەگە دەکەن. ئەمانە هەمووی دەگەڕێتەوە سەر هۆشیاری کۆمەلگا. مەفروزە کۆمەلگای ئێمە هۆشیار بی. ئایا تا چەند هۆشیار دەبی، چۆن بتوانین هۆشیاریان کەینەوە. ئەمە بەپی ڕێنمایەکان لە مەفارزەکان ئاگادار دەکەینەوە. ئایا تا چەند پێدەستا ئەو ڕووبیانی مەفرەزەماندانە بە هاوڵاتێک ماوت مناڵەکەت لە پێشەوە داناوە، ئەمە زێمەترسیە مناڵە لە حالەتێکە تووشی ڕووداوێشی تکاو سەرنشینەکە و دایکی تووڕە بوون. پێویستە پابەندی ڕێنماکانی هاتوچۆ. ئەرچی پۆلیسی هاتچۆ پیرۆز. ئەوان پارێزەری ئێمەن. ئێوەمان خۆش دەوێت. ئیتر پشتێنی سەلامەتی دەبەستم. سوپاسی پۆلیسی هاتوچۆ دەکەین. ئاشنابوون بە سوود و گرنگی ئەم پشتێنە و دڵنیابوون لە کارکردنی پسپۆڕێکی بواری مەرجەکانی تونند و تۆڵی ئۆتۆمبیل کۆمەڵێک زانیاری گرنگ دەخاتە ڕوو سەبارەت بە چۆنیەتی بەکارێنان و دڵنیابوون لە کارکردنی لە کاتی ئەگەری ڕووداوی نەخوازراودا. پشکنینی پشبێنی سەلامەتی ئەلحیزامی ئەمان کە وەکو بە عەرەبی پێ دەڵێن ئەگەر هاتوو لە کاتی ڕووداوی نەخوازرا و خوا نەخواستە کاتێش تووشی شۆکێک ئەبێتن پاراستنی ئەو شخصە ئەکا ئەو کارمەندە یعنی ئەو شوفێرە یعنی ئەو شخصە تاوکو لە جام نێتە دەرەوە. لە هەمان کاتیشدا پشبێنی سەلامەتی گرنگە بۆ ئەو کەسانی کە لەگەر شوفێرەکانە چی لای سەکن بێ چ لە دواوە بێ، چ سەکن بێت چ لە دواوە بێت. هەتا پشبێنی سەلامەتی تووشی خەلەل و شکست دەبن. یەکەمیان لە کاتی ڕاکێشان قفل ناکات، ئەمە شکستە. دووەم لە کاتی دەستبەردان ئەو بەکەرە لولی ناکاتەوە، ئەمە شکستە. سێیەم لە کاتی بەستانی ئەو قفلەی ئێرە ئەو قفلە کلیلی ناداتن کەواتە هیچ سوودەچی نییە، ئەبێ کەم و کوڕی تێدا نەبێت، دڕاویش نەبێ لە هەمان کاتدا. ئەمە پشبێنی سەلامەتی. و لە هەمان کاتدا لە ئەو ئۆتۆمبیلانەی داوا لەو کەسانەی دەکەم کە وەکو مناڵی بچووکیان هەیە ئەبێ چیان بێ لێرە شوێنی کورسی تایبەتیان هەبێتن بۆ دانانی بەستانی مناڵەکانیشیان، چونکە ئەو مناڵانەی نابێت لە پێشەوە لای سەکن چی دابنێشێ چی ئەگەر هات و دایکی بێ یان برای بێتن
بە هەمان شێوان نابێ ئەو منداڵە لە پێشەوە بێتن خەتەریاتی زۆر زۆرە. زۆرێکی ترمان هەیە لە پشتێنی سەلامەتی ئەوش زۆری فاتمانی پێدەڵێن ئی پیاوی قەڵەوە. ئەو زۆرە پشتێنە سەلامەتیە بە مواسەفاتە دەگمەنە بڵاو نییە ئەو بەکەرەکەی لێرەوە دەست پێ دەکاتن ئینجا لێران کریل دەبێت. ئامارە جیهانیەکانەوە دەسەلمێنن کە ڕێژەی مردن و کەمەندان بوون و زیانە گیانیەکان بەهۆی بەستنی پشتێنی سەلامەتی زۆر کەمترە لە بەرامبەر نەبەستنیدا. بە پێی زانیاریەکان لە 150 سەرنشینی پێشەوەی ئۆتۆمبیل لە کاتی ڕوودا و لە مردن دەپارێزێت، لە 175 سەرنشینی کورسی پشتەوەی لە مردن دەپارێزێت، لە 111 وڵات بە زۆر ناچار دەکرێن پشتێنی سەلامەتی ببەستن. نزیکەی 5 ملیار کەس لە جیهاندا پشتێنی سەلامەتی دەبەستن. لە 190 شۆفێران کاتێ دەگەنە مەفرەزەکانی پۆلیس پشتێنی سەلامەتی دەبەستن. لە 125 بۆ لە 130 سەرنشینانی پێشەوە پشتێنی سەلامەتی دەبەستن. لە 130 شۆفێران لە کاتی بەگەڕخستنی ئۆتۆمبیل پشتێن دەبەستن. کورسی منداڵان مافی منداڵە نەک ئارەزووی دایک و باوک. سەرەڕای هەبوونی مەفرەزەکانی پۆلیس و سزای مادی بەردەوام گلەیەوە دەکرێت کە بۆچی خەڵک پابەند نابێت یان بۆچی پۆلیسی هاتوچۆ نەیتوانیوە خەڵک ناچار بکات گوێڕایەڵی ڕێنماییەکان بن. خۆبەستانەوە کارێکی باشە. سەیاق کاتێک کە سواری سارە دەبی ئەتوو خۆت بەستیەوە ئەوە دڵنیا بە دەبی خۆ بەستیەوە. خۆبەستانەوە کارێکی چاکە. خۆ نابەستیوانی تو مەترسی هەیە بۆ جانت بۆ سەر جانت وەنیا گوێم لێ بووە ینی لە برادران گوێم لێ بووە کابرا لەسەر 6 ڕۆژ بە خۆی نەبەستیتەوە ینی وەرگەڕاوە سەری لە جام هاتووەتە دەرەوە سەری لە جام هاتووە بەس ئەوەی خۆی نەبەستیتەوە. خۆبەستانەوەکەی بە ئیهمال دەزانێتن. زۆرجار برادرم خۆبەلەکەی سوار بیمە بەستایەتی لەسەر قایشەکە دانیشتووە. وەنەبووە کە بێتە پێشە خۆی بنەسیتن کە توش مەفرەزەی مرور بووە هێنادە پێشە خۆی بەسایەتەوە. زۆر جاری وایە دیتمان ئەو کەسەی خۆی بەستەوتەوە ئەگەر تووشی ڕووداوەکەش بی هەتا هەندێک باش بووە زۆر بەڵام ئەوی خۆی نەبەستایەوە زۆر جارماندیە کە پەڕیە چی لێ هاتیە کەس نەگەشتە سەری بڕۆ بەڵام ئەوەی خۆی بەستایتەوە تا هەندێک زۆر سەلامەت بووە باش بووە. ئەمن شتێکی زۆر گرنگی دەزانم ئەو داوا لە هەموو شفێران دەکەم خۆیان بەستن شتێکی زۆر زۆر باش. زۆر کەسەیە بۆچی بری پێشتەچی شەرمەیەگە بیبەستی لە ناوەما لە ناو کوردستان وەچی بری پێی شەرمە یانی نازانم کۆ شتێک دروست دەبێت دەڵام ئەینی کاتە باشترین شتە شتێکی زۆر زۆر گرنگە تۆ خۆت ببەستیتەوە. داواز دەکەم هەر هەمومان خۆمان بەستیەوە ناو سیارێت. وەڵی هەندێکێ پێی عیبە کابرا خۆی بەستایە قایشەکەی بەس ئەو هەلەملی دەکا باشەوە استفادەکەی بۆ خۆتە نازانم لۆ وایە لێرە وەڵا بەسەرەکی هەیە پێی عیبە. زۆر جار پرسیار دەکرێت بۆچی بەشێکی بەرچاو لە شۆفێران و سەرنشینان پابەند نابن بەبەستنی ئەم پشتێنە کە مرۆڤ لاگەری مردن ڕزگار دەکات. ڕووداوەکانەوە دەسەلمێنن لە کاتی پێکدادان و وەرگەڕانی ئۆتۆمبیلدا ئەو شۆفێرانەی پابەند بن بەبەستنی پشتێنی سەلامەتی ئەوە لە 180 لاگەری مردن ڕزگاریان دەبێت کەواتاوە سەلمێنراوە کە بەستنی ئەم پشتێنە مانای جیاوازیە لە نێوان مردن و ژیاندا. بۆ ئەوەی هیچ
هیچ کەس چارەنووسی وەک محەممەد نەبێت و سەلامەت و پارێزراوتر بێت لە کاتی ڕووداوەکاندا پۆلیسی هاتوچۆ هەموو کارێک دەکات بۆ ئەوەی شۆفێران تێبگەێنێت کە ئەمە بۆ پاراستن و سەلامەتی خۆیەتی و چونکە ڕووداوی هاتوچۆ گەورە و بچووک نازانێ ڕووداوە مەترسیدارەکان بە چرکە لێمانەوە نزیکن و ئاشکرایە ژیانی مرۆڤ لە هەموو شتێک بەنرخترە.